بۆی ڕووداوی هاتچۆوە پرسە لە 6 ماڵ دانرا بەم ڕۆژی هەینە دا بابەتان باز بکەم ڕووداوەکان چۆنی بوون لە درەنگانی شەوی ڕابردوو لە بەردەم پرۆژەی نیشتەجێبوونی بۆلیڤارد دوو سکیوریتی لە کاتی بەجێگەیاندنی ئەرکەکان ئۆتۆمبیلێکی زۆری پیکاپ خۆی پێیاندا دەچێشێت و هەردووچیان گیان لەدەستدەدەن و شۆفێری پیکاپەکە و سەرنشینێکیش بریندار دەبێت لە دوو ڕووداوی جیاواز لە سنووری گەرمیان و پیرەمەگرون دوو سایقی تراکتۆر گیانیان لەدەستدا یەکەمیان لە گەرمیان کە گەنجێکی تەمەن 16 ساڵان بۆ بە نەتەوە عەرەب بووە لە کاتی جێڵانی زەویەکەی کەوتۆتە ژێر تراکتۆرەکەی و گیان لەدەستداوە لە پیرەمەگرونیش بە هەمان شێوە پیاوێکی تەمەن لە نێوان 35 بۆ 40 ساڵان لە کاتی جێڵانی زەویەکەی تراکتۆرەکەی وەردەگەڕێت و ئەویش گیان لەدەستدات لە خورماتوو لەسەر ڕێگای کەرکووک بەغداد لە دوو ڕووداوی هاتچۆدا لەوێش دوو کەس گیان لەدەستدەن لە ڕووداوی یەکەمدا ئۆتۆمبیلێکی جۆری کیا سۆرینتۆ لە نزیک ناوچەی سەفرا وەردەگەڕێت بە هۆی تیژڕۆیەوە دوو کەس گیان لەدەستدەن پیاوێکی بەتەمەن و منداڵێکی 9 ساڵان 4 کەسی دیکەش بریندار دەبن لە باشووری خورماتوو ئۆتۆمبیلێکی جۆری کامریش کۆنتڕۆلی خۆی لەدەستدا و ژن و پیاوێک گیان لەدەستدەدەن بەم ڕۆژی هەینیا 6 کەس گیان لەدەستدەدەن و 8 کەسی دیکەش بریندار بوونە بۆ زانینی وردەکاری زیاتر چاوتان لەسەر 964 دۆتکە یاردی بێت